مامۆستا خامۆش کۆمەڵێشتی هەبوو پەنهان بوو لە ناخی خۆیان نێ هێشتا تا مناڵەکانیشی بزانن هەمیشە پرسیارمان ناکە باوکەگیان بۆ خامۆش ئەی ئەو شتانەی لە ناخی خۆمای و کە نهاتۆ دی خامۆش بۆ من بەو ناوە ناوم ناوە. پاش ساڵانێکی زۆر جارێکی دیکە یادی شاعیر خامۆش کرایەوە. ئەمڕۆ 25 ساڵتیە پەڕێت بەسەر شاعیری کۆچکردو حەسەن نادر ناسراو بە خامۆش دیارە لێرە بە ئامادەبوونی خانەوادەکەی لە کۆڕێکی شعریدا یادی ئەو شاعیرە کرایەوە. من لێرە کەوسەرخان کچی شاعری کۆچکردوم لەگەڵایە. سڵاو لێ بێت کەوسەرخان، باسی ئەوم بۆ بکەی پاش ساڵانێکی زۆر چۆنی بۆ ئەم ساڵ بڕیارتاندا یادی خامۆش بکەنەوە. بەڵێ دەستان خۆش بێ بەخێر بێن سەر و سەر چاو. 25 ساڵ لەمەوبەر باوکم کۆچی کردو پێمان خۆش بوو هەر لەم ڕۆژەیە کە ئەکاتە 11 مانگ ئەمڕۆ 11 دووە 2026 باوکم لە 11 21 کۆچی دوایی کردووە. باوکی من تەنها ئەوە نەبوو هەر بڵێن وڵی تەنها باوک بوو شاعیرێکی نەتەوەی بوو خاک و نیشتیمان و قەڵەم و زانست و هەموو ئەمانەی لە خۆ گرت بوو شێعرەکانی. باوکم هەمیشە خۆشەویستی نیشتیمان وای لێ کرده بوو شعرەکانی خۆیە بینیەوە لە خۆشەویستی نیشتیمانە کەەوە بوو لە کەرکووک لە هەیئەی کەرکووک گیرا لەسەرەوەی شعری نیشتیمانی و نەتەوەیەوت بۆیە ئەمە دەورەی ساڵێک زیندانی کرا دوایی بەرعافات کەوت و باوکی من لە زیندان دەرچوو. بۆچی نازناوی خامۆش لە کاتێکا شعرەکانی بڵێسەیەدا؟ بەڵێ مامۆستا خامۆش کۆمەڵێشتی هەبوو پەنهان بوو لە ناخی خۆیان نێ هێشتا تا مناڵەکانیشی بزانن هەمیشە پرسیارمان ناکە باوکەگیان بۆ خامۆش ئەی ئەو شتانەی لە ناخی خۆمای و کە نهاتۆ دی خامۆش بۆ من بەو ناوە ناوم ناوە بەو ناوە نازناوی شعری خۆی ناو نابوو. بەڵێ یادەوەریەکی تایبەتان هەیە لەگەڵ یا هەرگیز بیرە نەچێتەوە؟ هەمیشە بە شعر وەڵامی نامەیەکی نووسی بۆ سەرۆکی شارەوانی ئەو کاتە لە 2000ەکانە لە 2000 و نازانم پێش 2001 وتی ئەمەوێ لە شوێنێکم بۆ دانێن لەوێ بمنێژن بە شعر بۆی نرد شعرەکە خۆشی بۆی بر بۆ سەرۆکی شارەوانی وعدیایەوتی بڵێ پارچەیە زەویت بۆ دابینەکەم ئەو شوێنە ناوەنێم گۆڕستانی مامۆستا خامۆش و ئێستاش لەو شوێنە مەزارەکەی لەو شوێنە ناشتومانە ناوی گۆڕستانی مامۆستا خامۆشە کە خۆی لە ژیان نامابوو بە شعر بردی بۆ سەرۆکی شارەوانی ئەو کاتە. کەوسەرخان، واتە ئەو شتێکە لەگەڵ خەڵکا هەیبوو کە کاتێک قسەی لەگەڵ خەڵکا کرد بە شعر وەڵامێدا ئەدایەوە ئەوە لە ژیانی ڕۆژانی خۆشتانە ڕەنگی دابووە؟ بەڵێ زۆر جارێ ویست نەسیحەتێکمان بکە ئەوە نیە نەسیحەتەکانی بە شعر بوو بۆ هەموو ئێمە 4 خوشک و 4 براین بۆ هەمومان بە شعر نەسیحەتی داناوە چۆن هەڵسین چۆن دانیشین چی بکەین هەموو شعرەکانەوە ماوە وجودیە. یەکێکی تر لەو شتە جوانانەی کە باوکمەی بوو جیاوازی ناکرد لە نێوان کوڕ و کچەکانە باوک سالار نەبوو بۆیە نازانم باوکی سەردەمی بوو سەردەمی.